لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کە بەداخەوە خەڵکی شاری خورماتوو زۆرتری زەرمەند بوو لە ڕووی ڕوخانی خانوو و سوتاندنی ماڵ و ئاوارەبوونەوە، هەستین بە پێکێنانی تیمێک بۆ کۆکردنەوەی بەڵگەی تاوانەکان و ئەو تیمەمانە ڕاگەیان توانیمان باشترین ئیش بکەین و بگەین لایەنە پەیوەندیدارەکان و ئێستا بۆ گەڕانەوەی هیوا بۆ شاری خورماتوو گەڕانەوەی ئەو ئاوارانە بۆ جێگای خۆیان، بەڵام هەندێکیان دەستیان کورتە و ناتوانن خانۆکانیان چاک بکەن. ئێمە لە ئایندەیەکی نزیکدا هەڵەسین بە ڕاگەیاندنی کەمپینێک بۆ چاکردنی ئەو خانوانە و کەمپینەکەشمان ئەمە لە خۆ دەگرێت بیناسازی ئەوەی موادی کەرەستەی بیناسازیە، کارەبایە، سوبغی خانوو، قاپی پەنجەرە و شتی مادی نەکو خۆراکەوانە نا، بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەو خانوانە چاک بکەین و ئەو خەڵکە بگەڕێتەوە بۆ شوێن و جێگای خۆی لە ناو شاری خورماتوو. پارەش وەرەگرین لەگەڵ کەرەستەی بیناسازیە. باشە، کەمپینەکە لەکوێ ئەبێ لەکوێ ڕایەگەێنن وە لە ئایندێکی نزیکە دەست پێ دەکات هەوڵەیەن چەند بخایێنێ؟ ئێمە ئەو کەمپینە هەوڵەیەن لە ماوەی هەفتەیەکە بۆ 10 ڕۆژ لە چەند شارێکمان دەستنیشان کردووە، لەوێ ئەو کەمپینە ڕاگەیەنین و لە ڕێگەی کورتساتەوە و داواکانی لە هەموو کۆمپانیەکان و بازرگان و خەڵکی دەوڵەمەندەوانە هاوکارمان بن بۆی بتوانین ئەو خەڵکانەی خۆمان کە لە شاری خورماتوو کەم دەرامەتن و ئێستا ناتوان بگەڕێنەوە خانۆکانێک چاپ بکەن، ئێمە هاوکاریان بکەین و چاکی بکەینەوە.